او محافظي او رند او تبين التلفوني لقى نوزات لقى وميت خوشناوي دنياك زانياري دي اما مشكله وملياتنا يريد كسيش اوكي يتر هر خلقه تنانا كاغشتوي كسي نزيش خوي او مسؤولانه برواف كان كره لبابي اموزا خزور معلومات ما زدي في مكان خوان دلاتنا هذه مكان خوان او ندعو الصلاه الزليل بو خلق قشت لوتي ليه يعني لهمش شوينك زانياري بو ايمتت هبل هر همش عند ترسين لو ده صلاة أو ترسين لتيو والله بارتيو شدي وده يبزان خلق بو عند اللي تاندا ترسين ولا هم اجتماعي خوت روح يعني تسوا لبل قانونية هاوريان ومد خوشنا أولين سرق ومد سرق جاش خوشنا وتيش مع لأن البجت يعني كتا محافظ بمسؤوليان قلت يا بار على وش جزور قرينية هاوريان ومد خوشنا سياسة شي بيرتبط على زور فوزا شي كوريا لنا محافظة زقلا بيكو قلت مان ورا ببينا صادبون أونيا ومتزار بزار اسكان ورا كوري باب ورا زي حشتي حساروك رشكين خاتون ملكو مالكاني كورغوسك او هم بار خوار مش اوانا نهاد بارزاني او هم ضد دولة مندانا وأنا بزاف تسلبوا أنا في ذكري أو خلقوا يدي تسلب هذا سيد يعني أو لقى فرات في البالي دادن الشودة تيبلي أو خلق معاناة كبارينيا زميلة دراجير ذكري خدمة جزاري لنا جيندري ورا أواني جرينجا أو تمثيل أنا تيبقى بابا أبو بكري جوازور سادنا كل شاء لوتن لعزماني بدأ بس خدمتي وخلقيت كان ولا أو سياسة مولدة أنا أوريال سياسة مولدة جوا أهلي هي دركوت الصتي بتاعتني إنه ذات هادية صتي بتني إنه ذات هادية أو ما تخشنا وهي سيدة جرفين أكري عبد الخالق طلعت سندتشي علي حسين هندتشي علي حسين سورتشي خالد كورتشي بارزاق قصاب مقداد علي همو مولدي أهلي أوانية طبعا تصور كهذا مولدي أهلي خلق بو أو علي حسين بزورم لي بتششر لي ورقتينه استا محافظي هولي الدرقات يقلوا أنا هالشكلية يا أنا أميت خوشنا نامر وانا ودش بين نبستي كهرباء زيادة كهرباء حكومي أتاوكو أنا استفادة كان سياسة مولدي أهلي هي هم يبقى في صقاني باتنا ومحافظي هولي هيتي لقريان في ناكر هاوري عبتينا سر أول أميت خوشنا ستافة خزمو كسكاري خوي دانا هستيكال بخلق نابي أزاني على تشيدا بينيتن بالرواب كان أولا دي شاد زوانا كان هنرمندان یاریزانەکان هەمکۆ ئێم دەگەی گۆرانی بێژەکان فەرهاد پیرباڵ ئاوات بۆکانی سامان ئومێدە چیە نازانم سۆران عوسمان عەدنان درجال ئەوانە میوانی بەردەوامی ئومێد خۆشناوینە بەڵام خەڵکی هەژار بڕۆم ببینم بزان چەند کەس دەگاتەکەنی لەکنی وای کوڕە هەژارە بابی شەهیدیدا لە پێنای ئەوەی خەڵکی شارەکەی بەخۆشی بشی کوڕە هەژار ئەوەندەی خەریکی ئەو کەسە پۆپلارانەیە خەڵکی فەریق خەڵکە هەژارەکەینە دەرگای نەکردەوە بەزارش دەچە ناو بازاری خۆی ئەو دەکاتن کاچی من خەڵک معاناتی هەیە لەو شارەی پارەی لێ دەخورێ زەوی لێ داگیر دەکرێت کوڕی دەبردرێتە زیندان تۆ ئەگەر کوڕە هەولێریشی ڕەسەم بی شیری دایکت بە حەڵاڵی خواردە بیتن یعنی قەزم لەوەیە ڕێز لە پلکە سەلمای بگری لە باوکی شەهیدت بگری دەبی شەڕی ئەو خەڵکەی بکەی نەک ببیە بەڵتەتی و زمان پیس و کۆیلەی ماڵی بارزانی هەر ئەزبەنیت بی وەرە ئەو خەڵکە زوڵمی لێ دەکرێ وەرە دیفاع لەوانە بکە وەرە لە کورسەکەت وەرە خوارێ بڕۆ ناو گەڕەکە شەعبیەکان وەرە بە خەڵک بڵێ وەرە ئەو هەموو غەدرە لەو گەڕەکانەی خەڵکی هەولێرێ دەکرێت ئەو هەموو گەنجە شوون بزرا وەڵڵاهی ناوێری بچێ ناو ئاسایشی گشتی هێر شەقت دەکەن پاراستن برو زانان هەواڵ تەحسین ئەوەی لە پشتە من دانیشتە لۆ 2 ساڵ لە ژۆرەیە نەدرایتە مەحکەمە ئەو شێروانەی لە تەنیشتمە 4 ساڵە نەدرایتە ئەو شەرمەزاری چەند لە بۆ پارتی 2 ئەندە لۆ تو ئەتون تەسەڕفی یەکەی ئیداری هاوڕێیان بەدەر لەوە بڕوا بکەن هەموو ململانێکی زۆر قوڵ هەیە لە ناو محافەزەی هەرچی جەماعەتی مەسرور نەچیر و جەماعەتی نەوزاد هادیە تەسویل کرد تەنانەت فرسە سۆفیش
کوڕەکی تەبەنی کرد و دەری کرد زۆربەی گروپەکەی فرسە سۆفیش کەلۆی دەگریا هەمووی دەرکردە دەرێ هەمووی دەرکردە دەرێ و ئەو ئەڵێن یعنی هەمووانە لە محافزە ئەڵێن لە فترەی نەوزات هادی و لە فترەی فرسە سۆفی تا حەدێک سیستەماتیکە کە بوو ینی مەسەلەن هەردوو نائیبەکان سلاحیەتەکیان هەبوو کەچی ئەو نیاز تاهیرە کوڕە خاڵی خۆیتی ئەڵێن یەک ئەنتەرە یەک کەڵەگایە یعنی منەتی نەنائیبەکەی خۆی دەزانی کە پاراستنە نائیب هێمن قادر برای فارسی هەر منەتی وی نازانی ئەگەر ئەوراقك هێمن بیکە کە پاراسی نەبشتە نیازتاهر لەڕن هەفرەی دەدات بێ بزرگ بوو لەگە مەسعود کاراش یعنی هیچ سلاحیەتێکی نەدای تا ئەوانەش و ئێستا ئەو هەمووی بردیە بزانن دوو نائیب و مدیری ئیدارەکی کەسی نەبوو مدیری نازم ئەوشکەی هەیە نەیبردیە و دەڵێن هیچ احتیمام بەو کارمەند و فەرمانگەر کە لە فترەی فرسە سۆفی باشە خۆ فرسە سۆفیش کوڕی خاڵی خۆی بردبوو دەیانگوتەوە بەزیانگۆ ڕێتی لەو ئیدارانەدا مەسئول مدیرەکان دەگرت هەفتانە دووجار لەگە مۆزەفەکان دادەنیش ئەرێ من مۆزەف و شتەکانی وێ دەر هەموو دەڵێن کاکە هەر ئەمە ئومێد خۆشناوی نابینین لەبەر ئەدنان دەرجال و سۆرانی مام نازەم چێ و فەرهاد فیلباڵ و حەمکۆ و شارجوان و یاریزانەکان ئەو ئومێدە سەردانیان ناکاتن کەس ناگاتەکردی لەبەر ئەو نیاز تایرە کورە نیاز شەرم لە خۆت بکە کوڕی مامۆستا تایرێکی کە هەموو خەڵکی گەڕاوێ شانازیان پێوە دەکرد چێوەندە لە دووشنانی شەرم لە خۆت ناکەی یعنی ئەتو ئیوێن دێ خزمەتی خەڵکی یان هەر بەس ناخواردن 2 سعات بەس نان دەخۆی دەرێن لە سبەینان نۆلۆ دە بەس هەرچی خواردنە دەبێوێندەر باشە بەجددی مار ئەوە لە ئەوروپای مەمنوعە شەرم لە خۆت ناکەی بەس کە تێ دوو ڕابواردنی خۆت وەکو ئەنتەرێک مامەڵە دەکەی کاچ من دنیا شەو ڕۆژێک نییە لەو مەحافەزە و لەو هەولێرە دەیان ئیمپراتۆر و مەسئولی لە ئێوە گەورەتر بوون دایکەت نەبن پێ و پێلەقەی خەڵک شوێن بزرگ بوون ئێستا نەوەکانیان شپیان شەرمە ڕێز لە بابت بگرە بابت خەڵک ڕێز دەکەن هاوریان کێشە لەوێ زۆربەی ئەو بنەماڵە دیار و کەسانێک کە باوچیان شەهید بووە دیار بڕۆ ماڵی فاغێر مێرگە سۆری عەلی عەسکەری نازانم چێ زۆربەی مناڵەکانیان باوکانیان شەرمەزار کرد یەکێک لەوان ئەو نیازتایرەیە شەرم لە خۆت بکات ئابڕووی بابز بردیە بەخۆ بە ئومێدی بۆیە کێشەیان ئەوەیە ینی ئێتا دەرێن چەندین مهندس ڕۆیە لەناو ئەوەی نەتی کەس نازان دوو مراهقن هەڕیان تەسەوڕ بکەن ئەو ئومێد خۆشناوە و دوو حیمایەی هەیە حیمایەک و سایقەت چییە وەڵای نازانم کامەران و یەکەشکێڕاوەتە بە ناوەکانیان ببینمەوە ئەگە دیتمەوە لە شوێنەکەم نووسی ببوورن کامەران و کارزان ببوورن کامەران و کارزان بپرسن کامەران و کارزان وەرێکەچیان پاسەوانی تێکەچیان شوفێریتی نەفەر دەبن بە 25,000 دینار ڕسمی لەگە ئومێد خۆشناو بگریتن نازانم ئومێد ئەوەی دەزانیان نا بە هیوام لێ بکۆڵیەوە ڕسمی پرۆفایلیان دەکەن بە 25,000 دینار دەفرۆشنە گەنجان کوڕعیبان شەرم لە خۆتان بکەن خواو کۆمیدیانە ڕسمەکانیان پرۆفایل و گەڤەر بکەن لەگە ئومێد خۆشنا هەیە ڕایەقە حەز دەکات ڕسمەکی لەگە مەحافز وێەوە کە پێم شەرمە هەر ئەوانە ببینە بەس تەلەڤیزیۆنی کەچی گەنج هەیە گویا زۆر پێگەی بەرز دەبی 25,000 دیناری دەدەن ئەوانەی بابە شەرم لە خۆتان هاوڕێیان بڕوا بکەن ئەمە نامەوێیان دەشت بڵێن بەس بە هیوام پەرلەمانی کوردستان لیژنەک بنێری ناو محافەزەی لیژنە چ بنێر ناو محافەزەی بزان چەند وەز بە پارە ڕۆیە بزرگ بووە کە کەس نازانی پارەی لافاوی چەند دیار نمایە بڕۆن دەڵێن بە سەرۆک پەرلەمانیشیان گوتی خۆی لە جێبیدایە بەر لە ڕەمەزانی بەر لە نەورۆزن پارە دیار نمایە نامینێ بڕۆن بپرسن هیچ تەتقیقات بەدەبینە بپرسن چۆن دەکرێت خەڵک کێ من نامێ ناوی بدەم ڕەگەزەکەشی بڵێن احتیمامی نیاز و ئومێد احتیمامی لە هەموو نائیبەکانی خۆی زیاتر پێ دەدەن ئەگەر بەردەوام بن ئەمن ناوی ئەو بەڕێزە باسەکە یعنی لەوێن دەر دەوڵە داخل دەولەیە کێشەکە لەوە نیە ئەو زۆر خۆیانە لەو پارتی بە هیوان پارتی بە خۆی تحقیقەچی بکە و دەرزانە نام بەشەشیان لەبەرەوە هێمنە ئاوریان شتەشکیان بە من گوت دوتیان ئومێد خۆشنا ئێستا هەتە باڵی مەسروریش کە ڕێبەر ئەحمەد و ئەوانە نەپاراستن ئەوان شەگەری تەبانیەوە پشتی بە مەسئولی بەرزایە ئێستا لەگەڵ ڕێبەر ئەحمەدیش بینی خۆش نییە
ڕێبەر ئەحمەد دەیانگوت بپرسە بەنمونە پرسە سۆفیەکە لەگەر ئەوەی بەدیار دەکات لەگەر ببوورین لەگەر ڕێبەر ئەحمەدیە بەس ئومێد خۆشناو چەند جار دەرچووە و بەینیان ئەوەیە خراپە لۆ لەبەرەوەی وە کوتلەیەکی خزم و کەس و کاری خۆی هینایە و منەتی یەک لە جێگرەکانی ناگریتن جێگرەکانی شەڕی کێشەی نێوان کوڕی خەزووری و جێگری و لەسەر بانەڵێن یعنی ئاوڕێیان تەسوێ باڵی لە چیری کردیە تەسوێی جەماعەتی ئەوەی کردیە و پیسیەکی زۆر مەشاکلێکی زۆر کە ئەوە هەموو کاریگەری لەسەر ئیدارەی خەڵکەکە ئاخرە تو تیمە کتەبی بە تیم ئیش بکەی هەموو پێکەوە خزمەتی خەڵک دەکرێت بەس من ئەوە دەڵێم تو وجدانتان شەرم نییە محافزەك کوڕە هەژار بی و کوڕ پلکە سەلمەی بی دەرگای لە کوڕە هەژاران نەکاتەوە کەچی بەس لە بۆ کشتی مڕات ئەوە یاریزانەوە ئەوەیە هاوڕێیان بە هیواشم پەرلەمانی کوردستان و ئۆفدەک بنێری بزان ئەو پارانەی لە محافەزەی دیار نمایە چۆنەوە چۆن دەکرێتن یەک نەفەر هەیە کرایتە مەسئولی ئەو شتانەی کە پارە وەردەگیرێ پارە وەردەگیر تەفقیق بکەن ژنێش تەفقیقە بیت چەند وەرگیرایە ئەدەرن بەس لە ڕەمەزانی عەددار مزەکەرەیان بخڕکردەوە چی لێ هاتیە و بڕۆم پرسم مدیر نووسینکەی نیاز غرفە داخل غرفەی لە چی دروست کردیە فرە نیاز شەرم کە کوڕی مامۆستا تاهێری شەرم نەخۆت بکە ئەو کۆبنەوە شتەوە دەرێن هیچ لەگە مدیر عام و ئەوانە هیچ ناکا و لەگە مۆزەف ناکەن و ئەو ژۆی کردیە کەس تاقەتی ئیشی نەمێنێ چکەوە تەئسیر لە خەڵکی ئەو لێرە دەکات و کە محافزەت خراپی بکەوێت و ئەوەی هاوڕێیان ئومێد خۆشناو گوتیشمان ئەوێ بسەر لەندەن بە هیوا وێر بیت خۆی بە دیار بێخی لەو حەدای ئێمە دەکات ئەمە خرجێمان لێ نییە حەدای ئەمە دەزانین بچین یعنی هیچ ئازایەتێک نییە وەکو پێشنەگەی بستە بەرامبەر باس بڵێ وەڵای ئەم ئازامەگە چ ئەو مەژە بەس ئومێد لێرە یاسە لە بۆ منوتویەکە هەزاران پارتی هەیە لە لەندەن وەرە سەر دەرکە لەو ڕۆژانەتەی وەرە سەر دەرکە وەرە بێگەر تاالبانی محەممەد شکری وابزانم منە ماڵی بارزان دەیانی بکە وەرن لێرە سەر دەربکەم بزان چۆن خەڵک کەرامەتتان دەشکردنی ئەگەر وا لەگە مەسرور بارزانی کرا دەبی لەگە چی بکە بکرێت هاوڕێیان من بەر لە کۆتایی دەڵێمەوە دەڵێن ئێمە لەسەر کەیسانە بەردەوام دەبین و تەلەفۆناتەکانمان وەکو گورزەک دەبێت بەرپرس بەپرس چی دەکەن یان دەبی تەلەفۆنی قەدەغا بکەن کەەوە نابی یان ئەوتە دەبی جواب دەنەوە یان سیاسەتتان بگۆڕن کێشەی من لەگەڵتان لە تابقی سەری هەردوو ماڵی بارزانی و تاالبانیە لە بۆ بچووکترین شت ئابڕاست زۆر نامان لەسەر وەزارەتی پێشمەرگە دێت زوڵمەک لەو پێشمەرگانە دەکرێت لێنە سەر شار ئەوەکانی کەش بڕوا بکەن بەس سەبرمانە بگرن ئێمە تیمەکی گەورە نین بتوانین بیستی کەسمان هەبێ ئەوە بێ وڵات شار بە شار دەست پێ دەکەین بەس ئەمە قەت تاقەتم نەبووە لۆ شکل بڵێ ئەوەم کرد دەمەوێت بە نەتیجەیەک دەبچینە سە کەرکووک ڕادەوسینەتان دەگۆڕا دێنە گەرمیان دەچینە خانەقین دەچینە مووسڵ دەچینە هەموو شوێنەکان کرد کەیسەکان بەسەر دەکەین و بە نەتیجە دەربچین وە لەسەر شارەکەی خۆشمان دەوەستین یعنی ئومێد خۆشناو بەناو محافزە ئەمە شاری خۆمان خۆش دەبێ غادریان لێ دەکەن خراپن لە ئەدا ڕقیبەی تون دەبینە سەریان ئۆپۆزیسیۆن هیچ کێشەمان لەگە ئومێد خۆشناو و پارتی نییە کێشەمان لە ڕەفتاریانە لە هەولێرێ خۆیان چاک باش لەگە خەڵکی هەولێرێ باش دەبن باش نابن ئەمە دیفاعیان لێ دەکەین شارە لێ گەورە بووینە کاکە ئاو هەوای ئەوێن دەر و پایتەختە و مووقعی گۆڕانکاریە هیچ حزبەک تا ئەزەرسە هەولێر ڕانەوەستا ئێمە ڕادەوەستن خەڵکی شاری خۆمان خۆش دەوێت و پێمان وایە گۆڕانکاری لە هەولێر دەبی بۆیە لەسەر ئەو شارە ڕادەوەستین لە بە شارچێتی نییە گەنە خۆ ئەو مەسئولانەی کە ئێمە ڕسویان دەکەین لە هەموو ئەوەکان هەموو هەولێرین هەمووش خۆیان پێ هەولێر سێتی بەس ئێمە شتەمان نییە دژی هەر کەسەچین زوڵم لە خەڵک بکە لە هەر شارێک بێ پشگیری خەڵکی زەحمەتکێش ساوەش دەکەین لە هەر شارێک بێ بەڵام هەولێر بۆ مە استراتیژیەکی تایبەتی هەیە هیچ حزبەک جورئەت ناکە لەسەر هەولێر ڕابوەستی حتى
ئێستا ئەو هەولێری مەسئولە هەولێریانەیەکێتی و پارەیەکێتی و حزرەکانی هەموو دەستە سلێمانی لەوێن دەڕات بانگەشە لە بۆ خەڵکی ئێمە لە بۆ لەگەسەر ئازاری شاری هەولێرە ڕادەوەسین یەکەکیان بژیرێ گەورە دەکەین شەقیان لێ بجرێ لە پشت دۆستیەکانیان دەبین ئیشارەکانی کەشمان هەموو کردیە بەڵام لەمەودا تەرکی زیاتر لەسەر هەولێر دەکرێت لەبەرەوەی پایتەختە و پارتی بەڕاستی دەبی لە هەولێر بجوو شکستی پێ بهێنرێ ئەویش بەس بەوەیە ئەگە خۆیان چاکن ئەو بۆ سیاستی کۆنکن بێگومان ئەمەش زیاتر لەسەر ڕادەوەسین هاوڕێیان من لە کۆتایی دەسوپاس تایبەتی کاکە ڕەنزەر گراوی دەکەم بۆ زانیاریتە نا ڕەنزەر گراوی دراوسەی ئومێد خۆشناویش بوو کەچیا لە دوی دەسوورەتەوە شوێنێک بیگری یعنی ئەمەوەمان لە هاتێ بڕوا بکەن کەسی عەزیز زیران خەڵک مەسئول هەیە چاکەی لەگەڵمان هەیە هەر لە پێناوی ئێوەیە هەر لە پێناوی ئێوە شەڕیان لەگە دەکەین زۆربەی ئەو بەرپرسانە هاوڕێیان بۆ زانی هاوڕێمانن چاکەیان هەیە لەگەڵمان بەڵام ئێمە لە پێناوی ئەوی نیشتیمانێکی جوانمان هەبی بەرپرسەکان هەست بە ڕەقیبەشی ئەوە بکەن لە دژیان دەوەستین مس دووبارە سوپاسی کاک ڕەنزەر سوپاسی ئێوە دەکەم کە ئەو کاتژمێرەتان لەگەڵ ئێمە بردەسەر لە هەر کاتێک ئەو دەبن تا دیداری تر تا لایڤی تر و کورتە ڤیدیۆی تر دێنەوە خزمەتان و ئەو دۆسیێت بە دۆسیا بەدەربین شەوێکی ئارام سوپاس بۆ گوێ ڕاگرتنتان لە هەر کاتێک ئەو دەبن کاتێکی خۆش